بێگومان داخستنی نۆرینگەکان هۆکاری زۆرە، بەڵام یەک لە هۆکارەکانەوەی کە هەندێک دەرمان کە پێویست ناکە بڵین لە توانای کارمەندی تەندروستی نییە سربەخۆ وەروەها وەکو ڕاچێتی دکتۆر سەرفیان بکاتەوە یەک لە هۆکارەکانە، بەڵام ئەوەی گرنگتر ئەوەیە کە ئێمە نۆرینگەمان خاوەن نۆرینگەین تا ئێستا 100% نزانین داخۆچ دەرمانێک ئێمە ناکرێت بیفرۆشین، و هەروەها ئەو قانونەی کە دەرمانی لە بۆ نۆرینگەکان دیاری کردووە قانونێکی کۆنا پێویستەکان وێکاری تێدا بکرێت، چونکە سەردەمانی کۆن دەرمانی کەم هەبوو، ئێستا دەرمانی زیاتر هەیە، پێویستەکات نۆرینگەکانیش دەرمانی بتوانن دەرمانی زیاتر بفرۆشن. لۆەوەی چونکە بەڕاستی لۆدی نەخۆشی زۆر لەسەر نۆرینگەکان هەیە، ئەگەر نۆرینگەکان بە یەکجاری دابخرێن یانە ئەو دەرمانە کەمەی کە دیاریکرا لە کۆندا ئێستا بیفرۆشن بارتەقای داخوازی هاوڵاتیان ناکات. بێگومان جیاوازی نرخی دەرمان لە سۆران زۆر بە ئاسانی هەستی پێەکەی، هۆکارگەلیش زۆرێک لە هۆکارەکان بڵێن بێویژدانیە، من سەرچاوەکەی بۆ بێویژدانی جێرمەوە، چکە ئینسان ویژدانی هەبیت دەبی نرخێکی تایبەت لە ویژدانی خۆی دابنی لە هەر دەرمانێک قازانج بکە بۆی نەخۆشەکەش دووچاری خەڵک بەخۆی ئێستا کەم دەرامەتەوە، خاڵێکی دیکە نەبوونی ڕقابەیە، خاڵش کە نەکردنی ینی خاڵک ئەوەیە کە هاوسەنگ نەکردنی دەرمانە لە سەیدلێک بۆ سەیدلێشکە کەەوەش بێگومان بە ڕقابەیەکرێت بە چاودێریکردنی چڕەکرێت. بەنسبەت ئەو دوو ڕۆژەی کە لژنەکانی قایمقامەتی و سەندیکاکان و ڕێکخراوەکان کە بەڕێ بەرای تەندروستی سۆران کە سەردانی وەکو لژنە سەردانی ناو بازاڕی سۆرانیان کردیە، 11 نۆڕینگە داخرایە لەگە 2 دەرمانخانەی بەهۆی جێبەجێنەکردنی کۆمەڵێک ڕێنمایی تەندروستی و پیشەی هەیە لە سەندیکای کارمەندانی و لە لژنەکانی قایمقامەتی شەیە بۆ کاری داخرایە، بەڵام دەنگۆی داخستنی هەموو نۆڕینگەکان لە سنووری سۆران و دەوروبەری ئەوە ڕەتەکەینەوە ئێمە، چونچە ئەگەر بەو شێوەیە بی 12 دەرمانخانەی دەرمانسازی هەیە، بەو شێوەیە بی لەوانەیە قڕۆخاری دروستبی زۆرش کە دربی ئەی کارمەندی تەندروستی لە پاش داوامی فەرمی خۆی چ بکە کە لە ناو ناوندەکانی تەندروستی دەرمانخانەکان شوێنی دکتۆر هەموو کارمەندێک شتی پڕکاتەوە، بەڵام بە هیچ شێوەیەکی ئەو دەنگۆیە ڕاست نیە و وەکو سەندیکاش ئێمە قبول ناکەین هەموو نۆڕینگەکان دابخرێن، هیچ بڕیارێکیش بەو شێوەی لە ئارادا نییە، لەبەرەوەی ئەوەی کە داخرانێت بە پێی ڕێنمایەکان بە ینی ڕێنمایی تەندروستیان جێبەجێنەکردیانە ڕێنمایی و کەم و کورتی و ئەو شتانە هەبووە لە هۆکاری داخستنەکەیان بەو شێوەی وە نزیکەی ئەوانەی سەر بە سۆران چی ڕەواندز و چۆمان و بارزان و خەلیفان وانە هەموو سەر بە لقی کارمەندانی تەندروستینە لقی سۆران نزیکەی 200 و قسوور نۆڕینگەیە. وەڵاهی بەنسبەت بە زۆروی بۆری کۆمەڵک لەو کارمەندانە خزمەتێکی زۆریان هەیە، بەشەیان لەوانە کە دانەمەزراون بەخۆ بەخش نەگرێ بەست خۆتەزانی هەڵاوسان دروست بووە لە کارمەند، هەر تەخەڕوجەکە و دەرەچی لە پەیمانگاکان لە کۆلیژەکان دانامەزرێن، هەلی کار لە سۆرانیش بەو شێوەی نیە بڵێن چەند مستەشفەک هەیە و زۆربەی زۆری لە ناو مستەشفەکان کار بکەن، هەلی کاریان کەمترە، زۆربەی زۆری بە کارتی ئیشەکەن و هەندێکیان مۆڵەتیان هەیە، بەڵام مۆڵەتەکەشەوەی کە 3 ساڵ خزمەتی هەبی و یان لە ناوەندی تەندروستی خۆبەخش ئیشی کردی یان کارمەند تەندروستی پاڵپشتی لەو شوێنەی دەینی و دوایە لە سەندیکا مۆڵەتی پێدرێت.